بسم الله الرحمن الرحیم. ئەوڕۆ ڕۆژی کردنەوەی فتحکردنی مزگەوتی گوندی بادلیانە. دیارە کردنەوەی ئەو مزگەوتەی لە مانگی 2021 بوو. کۆمەڵە خزمێک دۆستێک لە گوندی بادلیان لیژنەیەکمان پێکینە و بڕیارماندا بە دروستکردنی مزگەوتی گوندی بادلیان. ئەلحەمدولیلا هەموو کارەکاندا بەشکران، بەشی دارایی، بەشی سەرپەرشتیاری، بەشی ڕاگەاندن، هەموو بەشانەی کە پێویست بوو لەکردنەوەی مزگەوتەکەی بەشەکانمان پێکینە. لە مانگی وەکو باسم کرد لە مانگی 2021 دەستمان پێکرد، تقریباً ساڵێک و 6 مانگ بەردەوام بوون لە دروستکردنی مزگەوتەکەی. ئەلحەمدولیلا ئەوە ئەبینین ئێستا کردنەوەی مزگەوتەکەی فتحکردنی مزگەوتەکەیە و لەبەر هەندێک افتتاح و کردنەوەی مزگەوتەکەمان خستە ئەو مانگەی هەم بە دەرفەتمان زانی مانگی لەدایکبوونی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام، وەکو دەڵێن دوو مناسبە و ئاهەنگ بوون، یەکیان بە بۆنەی کردنەوەی مزگەوتەکەی و تریشیان بە بۆنەی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله عەلەیه وسەلەم. و هەروەها پێم خۆشە ئەو مناسبەیە بە دەرفەت بزانم بیکەمە دەستخۆشی و وەکو دەڵێن خواپاداشتی هەموو خێرخوازانە بداتەوە کە بە ڕێژەی کەم و زۆر یارمەتیان داین لە دروستکردنی مزگەوتەکەی. وەخوای گەورە پاداشتی هەموو برا بە ڕێزانمە بداتەوە کە ئەوڕۆ بەشدارن لە کردنەوە مەراسیمی مزگەوتی گوندی بادلیان. دەستان خۆش بیسواسن دەکەین. دیارە مزگەوت شوێنێکی زۆر پیرۆزە. خوای تەبارەک وتعالى لە قورئانی پیرۆزدا دەفەرمی وأن المساجد لله فلا تدعوا مع الله أحدا. وهروە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمی من بنى مسجدا ولو كمفحص قطات بني له بيتا في الجنة. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمی هەر کەسێک مزگەوتێک دروست بکە ئەگەر هەندی هێلانە قەتەیەکیش بی کە هێلکی تێدا بکە ئەفەرمی خوای تەبارەک وتعالى مالێکی لە بەهەشت بۆ دروستەکە. واتە مزگەوتێکی زۆر گەورەیە و هەروەها لە ڕۆژی قیامەت پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمی خوای تەبارەک وتعالى بانگەکە چێ جیرانی منە، باسی جیرانەکانی خۆیەکە. مەلائیکەتەکانی خوای گەورە فەرمون ئەی خودایە چێ ئەبی بە جیرانی تو، چێ هەیە ببێتە جیرانی تو. خوای گەورە فەرمی ئەو کەسانێک کە مزگەوت دروستەکەن، فەرمی عمار المەساجد، ئەوانە جیرانی منن. جاواتە مزگەوت شتێکی زۆر گەورەیە و شوێنی کۆبوونەوەی مسلمانانە و زۆر گرنگە ئینسان ئیحتیمام بە مزگەوت بە و طبعا مزگەوت لە ئیسلامدا پەیامی تایبەتی خۆی هەیە. پێغەمبەر صلی الله علیه وسلم کە لە مەکەی هیجرەتی کرد لە بۆ مەدینەی یەکەم جار مزگەوتی دروست کرد. لەبەر چی مزگەوتی دروست کرد؟ ئەگە تەماشا بکەیت کە مەتینی ناو مزگەوت ڕیسالەیەکی خاصی هەیە کە تێی مزگەوتی خۆخاوینەکەی، جلو بەرج خۆخاوینەکەی، خۆ حازرەکەی، مامۆستا کە لە سەفێ ڕاست ڕاوەستە پێ خۆ بگەینێک ملێ خۆ بگەینێک لە بۆ ئەوەیە کە ئەو مزگەوتە ببیتە پوختکراوەیەکی دنیای، یعنی لە مزگەوتێک کە ئەچێ دەرێ خاوین بە ڕێک و پێک بە ڕازگۆ بە تاکەچی مسلمانی تەواو و مسلمانانەت لێ دروست بیتن. پەیامی مزگەوت ئەوەیە کە پێغەمبەریش مزگەوتی دروست کرد مەبەستی ئەوە بوو. جامە زۆر جارە ئەرین پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێ 7 نەفەر لە ژێر سەیبەری عەرشی خوایە لە ڕۆژا قیامەتەی. یەک لەو نەفەرانە ئەوەیەوە رجل قلبه معلق بالمساجد. رجل قلبه معلق بالمساجد يعني کابراێک بەردەوام بێتە مزگەوتێ هەر ئەوەنە نوێژە بکەی و بچێ دەرێ. نە قلبه معلق بالمساجد يعني ڕۆیشتنی لە دەرێ، قسەکردنی، خواردنی، خواردنەوەی، ئیشکردنی، باوکایەتی، دایکایەتی لە پەیامی مزگەوتی وەربگری. ئەگە ژیانی خۆت لە پەیامی مزگەوتی وەرگر ئەو کات ئەبێ وەرەجل قلبه معلق بالمساجد. لەو کاتەی کە بووە وەرەجل قلبه معلق بالمساجد لە ژێر سێبەری عەرشی خوای حەشرە کری.